پێش ساڵی 2000 ئامادەکاری دەکرا بۆ ئاهەنگەکانی تێپەڕینی 2000 ساڵ بە سەراتنی ئاینی کریستیان دەبوو ئاهەنگەکانی کەنیسەی کاسۆلیکی لە ئووری کلدانیەکان بەرەو بچێت کە بابە گەورەمان حەزرەتی ئیبراهیم لەوێوە سەری هەڵدا. ئەو کات پاپا یوحەنا پۆلسی دووەم زۆر حەزی دەکرد لە کاتی ئاهەنگەکە لەوێ بێ نەکرا، بەڵام هەر لە پلاندا مابوو. چهارشەم قەداسەتی پاپا فرانسیس هاتە سەرشاشە و لەگەڵ ئەوانەی کە عادەتەن نوێژ دەکەن لەگەڵ قەداسەتی پاپا لە ڤاتیکان گوتی خەڵکی عێراق و کوردستان و کریستیانەکانی عێراق بە تایبەتی وە کوردستان ناومێد ناکەم، هەرچە ئاستەنگێک بیتن ئەمن ڕۆژی جومعە ڕۆژی هەینی ئامادە دەبم. ئەم سەردانەی ئەو بۆ عێراق و بۆ کوردستان یەکەمین سەردانی لەو جۆرەیە لە مێژوودا. پێشتر هیچ پاپایەک سەردانی ئەم وڵاتی نەکردووە. هەمومان دڵخۆشین بە مەسیحی و ئیسلام و هەموو پێکهاتەکانی کوردستان کە سەردانەکە ڕوویدا خۆشبەختانە نەک تەنها سەردان بوو، بەڵام بۆ مێژوو هەمومان باسی دەکەین. لە دەیان ساڵ لەمەوبەرەوە یەکەم جارە هەست بەو خۆشحاڵیە دەکەین. خۆتان دەزانن عێراق بە شەڕ و شۆر و کارەساتدا تێپەڕیوە. ئەم سەردانە ئازایەتی پاپا پیشان دەداتن کە ئەو پیاوێکی ئازایە، پیاوێک 85 ساڵە تەمەنی لە زەمەنی کۆڕۆنا لەم وڵاتەی کەم باسی ناوەند و باشووری عێراق دەکەم کە پڕە لە تیرۆر وە لە چەندین کێشە هاتیتەوە و نەترسایە و بۆ ئازاتیە هات. ئەمە ڕۆژێکی مێژوویە، شتێکی زۆر گرنگەوە پیشان دەداتن لە ئەوەیە کە جیهان هێشتان هیوای نەبڕیوە بە وڵاتە. کاتژمێردووی نیورانێ فڕۆکەی قەداسەتی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا دابەزی لەلایەن بەڕێز مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق و کاردیناڵ لویس ساکۆ پاترێرکی کەنیسەی کلدانی لە عێراق و جیهان پێشوازی لێکرا. پاپا فرانسیس بەرەو کەنیسەی سەیدەت نەجات بەڕێکەت کە لە نهایەتی ئۆکتۆبەری 2010 لەلایەن تیرۆریستان کۆنتترۆل کرا. دوو قەشە کوژران و بەدەیان کەس شەهید بوون و بە سەدان بریندار بوون کە بۆ نوێژی یەکشەم ئامادەی نوێژەکە بوون. پاپا فرانسیس لەوێن دەرچاوی بە پاتیرەرکی کەنیسەی سریانی کاتۆلیک کرد لەگەڵ ئسقوفەکانی کلدان و هەروەها کاردیناڵ پاتریارک لویس ساکۆ ئامادە بوو. ڕۆژی دووەم کە ڕۆژی شەمە بوو بەرەو شاری نەجەف بەڕێکەت قەداسەتی چاوپێکەوتنێکی مێژوویی هەبوو لەگەڵ بەڕێز عەلی سیستانی. خاڵی هاوبەش لە نێوانماندا هەیە کە ناکرێ موسڵمان و کریسیان هۆکاری تیرۆر بن یان خەڵکی بترسێنن. بۆ سیستانیش هەمان شت، واتە ئێمە بۆچی وا لە خەڵک بکەین لە ئاین بترسن؟ توانیمان ئەم گوتارە دینیە
هەڵبوەشێنینەوە و چاودێری بکەین کە ڕقلێبوونەوە دەچێنێت و ئەمە شێواندنی دینە. دین خۆشەویستی و بەزەیی و لێبوردەیە، بۆیە پێویستە گفتوگۆی دینەکان هەبێت و بەبێ ئەم گفتوگۆیە ئاسایش بەرقەرار نابێت، چونکە ئەوە کاریگەری لەسەر کۆمەڵگاش دروست دەکات. دەیەوێت بە گیان بڵێ کە ناکرێ ئاین هۆکاری ترس و تۆقین بێت. چووەکن مەرجعی ئاعلای سیستانی ئەو قسانەی کرد، لەکن سیاسەت مەداران و بەرپرسی وڵات ئەو قسانەی کرد، گوتی ئێمەش هەموو بران، هاتبوو وعدێکی لەوان وەربگریکەوە هەمویان وەکو برا کار بکەن و هەمویان وەکو برا مامالە لەگەر یەکتر بکەن. با بزانین چ کردووەیەک دوای دێ لە دوای ئەو کەلیمەی و ئەو پەیمانە کە درایە بە پاپا. دیالۆگی ژیان لای ئێمە زۆر کۆنترە لە دیالۆگی نێوان ئاینەکان. دوای سەردانی ئووری کرد، ئوور دیسان وێزگەکی زۆر گرنگە بۆ هەموو لایەک، بۆ مەسیحی، بۆ ئیسلام، بۆ یەهود. لە ئاسمان دەڕوانین و ئاسمانیش هەمانە سێرەکانی پێوەیە. ئەو ئاسمانە پەیامی یەکێتیمان دەداتێ، ئاسمانی هەمومانە و پێمان دەڵێت کە نابێ خۆمان بەدەستەوە بدەین، دەبێ براکانی خۆمان لەبیر نەچێ، ئێمە نەوەی ئیبراهیمین. بیر لەو ڕێگەیە بکەنەوە کە لە بەغداوە هەتا ئوور پێیدا تێپەر دەبێ. لەو ڕێگەیە چی دەبینێ؟ إبراهيم المنتمين إلى اليهودية والمسيحية والصابئة المندائية والأيزيدية والإسلام. نشكرك لأنك أفضت بركتك على أبينا إبراهيم فجعلت بابا فرانسيس أوري هالبجارد بسرتاي انطلاق كرني حجي هالمسيحية أبيت سلطاتي عراق وبالتأكيد يعني اهتمامك فوق العادة بأور بدريت. إبراهيم يمثل بالنسبة ئیبراهیم بۆ جووەکان و کریسیانەکان و مسلمانانیش وەک باوکە. ئەوەش خاڵێکی زۆر گرنگە کە هەمومان لە ماڵی باوک پێکەوە نوێژ دەکەین. دوای کاتژمێر 6 ئێوارە قەداسەتی پاپا فرانسیس بۆ یەکەم جار بوو بە گوێرەی تەقسی کلدانی نوێژ بکە لە کاتەدرائیەی ماریوسفی کلدانی لە بەغدا. لە کاتی تنگانەدا هەمیشە دوو ئەزمونمان دێنەوەیات. ئەزمون یەکەم هەڵاتنە، هەڵدەین و هەموو شتێک لە دوای خۆمانەوە بەجێ دەهێڵین و ئیدی نامانەوێت لە دوای ئەوە هیچ بزانین. ئەزمونی دووەمیش پەنابردنە بۆ تووڕەی و هێز. ئەوەی لە جوسمانیە بەسەر قوتابیەکاندا هات ئەمە بوو. لە کاتی تنگانە و پشێویدا زۆر کەس هەڵاتن. پێترۆسیش پەنای بۆ شمشێر برد، بەڵام نەهەڵهاتن و نەشمشێر بە کەڵکی هیچ نەهاتن. هەرچی عیسا یەسوعە ڕێڕەوی مێژووی گۆڕی، چۆن بە زەبری خۆشەویستێکی خاکەڕایانە بە شەهید بوونە پڕ لەدان بە خۆداگرتنەکەی خدای پەروەردگار بەم جۆرە بەڵێنەکانی خۆی بەجێ دەهێنێ. مەسیحیەت لەم ڕۆژهەڵاتە دروست بووە، بەڵام جێگیر بووە لە ڕۆژ ئاوا و خەریکە لەو شوێنەی کە مەسیحیەت لێ دەرچووە خەریکە بەرەو نەمان دەچیتن. بەڵام پاپا لە ڕۆژ ئاواوە هاتیتەوە ڕۆژهەڵات هەتا برێ هێشتان هیوایەک لە بۆمانەوەی مەسیحیەت لە شوێنی ڕاستەقینەی مەسیحیەت ماوە. بیر بکەنەوە کاتێک دەبینێ یەک کەنیسەش هەتا ئەمڕۆ لەلایەن حکوومەتەوە نۆژەن نەکراوەتەوە هەمویان بە ڕووخاوی ماونەتەوە. خۆ ئور شوێنێکە کە ئیهمال کراوە، یعنی سەیدەت النەجات کارەساتە ئەو شوێنێکە خەڵکی لێ کوژراوە. حوش البيعاء ئەو کەنیسانە کە دەگەڕێنەوە بۆ سەدەی سێیەم و چارەمی مەسیحیەت کە جاعش تا قاندیتی. ڕۆژی سێیەم یەکشەم 7/3/2021 قەداسەتی پاپا فرانسیس بەرەو کوردستان بەڕێکەوت. ساعات 8:20 تارەکەی گەیشت
تا هاتە ژوورە بوو هەشتنی لە هۆڵی VIP لەلایەن سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و جێگرانی سەرۆکی هەرێم پێشوازیان لێکرا پاشان دیدارێک بوو لەگەڵ جەنابی سەرۆک بارزانانی ئەویش دیدارێکی برادرانە بوو کە جەنابی سەرۆک بارزانانی لە 2004 داوای کردووە لە 2014 خۆمیش لەگەڵی بۆم لە سەرداکی لە سەردانەکان کە داوای کردکەوا بێتە کوردستان بەڕاو مووسڵ حوشل بەیعا بەڕێکەت لەوێن دەر نوێژی کرد لە حوشل بەیعا ئەو جەیەی کە خاپوور کرایە هەمووی وێرانە. لە مووسڵ کە ئەو وێرانەی دی زۆر تەسیل لە ناخی کردبوو لە کاتی قداسەکە ئەگە ببینیت دومەچای زۆر حەزیم بوو هەستت پێ کردکەوە ئازارێک لە دڵیا هەیە چەند ساتێکی دڵگران بوون چ بۆ ئێمە چ بۆ قەداسەتی پاپا کە ئەو وێنانە ببینیتن بەخۆی و بە ئامادەبوونی خۆی و لە پێش چاویتی ئەو وێرانکاریە چی لێ هاتیە. بەبیری هێناینەوە کە ناسنامەی ڕاستەقینەی ئەم شارە بریتە لە پێکەوە ژیان و پێکەوە گونجانی خەڵکەکەی بە هەموو ڕەچەڵک و کللتورەکانیەوە. بەرەو قەرەقۆش بەرەو کەنیسەی تاهیرەی کوبرا بەڕێوەکەوت دیسان لەلایەن خەڵکی قەرەقۆش بە دڵخۆشیەکی گەورە و هەمووی ڕژابوونە سەر شەقام پێشوازیان لە قەداسەتی پاپا کرد. قەرەقۆش کەنیسەی تاهیرەی کوبرا ئەو شوێنە پیرۆزە بوو کە هەموو سووتێنرا و بووتە شوێنی مەشقپێکردنی تیرۆستەکانی داعش. E per il trionfo di una cultura della vita, della riconciliazione e dell'amore fraterno, nel rispetto delle differenze, delle diverse tradizioni religiose. لە قەرەقۆش ئەو دیدارەی لەگەڵ ئەو خەڵقە بریندارە بەڕاستی ئەویش مؤثر بووی پەیامی خۆی هەبوو بۆیان هیوای دانی ئەمەلی یانێ. قضاء الحمدانية اللي هي مركزها قەزای حەمدانیە کە سنتەرەکەی قەرەقۆشە وەکو مۆزاییکی پێکهاتەکانی عێراقە سوننە و شیعە و شەبەک و کورد و کاکەی و کریستیان و هەموو ڕەنگەکانی لەخۆ گرتووە. هەر بۆیە هەڵبژاردننی ئەم شوێنە کارێکی ژیرانە بوو. با لە هەموو ساتەکاندا سوپاس و ستایشی خوددا بکەین بۆ دیاریەکانی و داوای لێ بکەین کە شتی و لێبوردەی و برایەتی بەم خاکە و خەڵکەکەی ببەخشێت. نوێژ بکەین بۆ تۆبەی دڵەکان و سەرکەوتنی کەلتوری و خۆشویستنی ژیان و ئاشتەوایی و خۆشەویستی برایەنە لەگەڵ ڕێزگرتن لە جیاوازەکان و نەریتاینە هەمە ڕەنگەکان و هەوڵدان بۆ بنیاتنانی ئایندەیەک کە لەسەر بنەمای یەکێتی و هاوکاری نێوان مرۆڤە نیازپاکەکان دامەزرا بێ. Benedicat vos omnipotens Deus, Pater et Filius et Spiritus Sanctus. Amen. کاتێک دێتە هەرێمی کوردستان شەقامی پاک و خاوێن و ڕێکوپێک دەبینێ بنیاتنان و ئاوەدانی دەبینێ شتی وا دەبینێ کە مرۆڤ دەتوانێت شانازی پێوە بکات دەبینێەوە حکوومەت خەریکە کەنیسەمان بۆ دروست دەکات کەنیسەی بۆ کلدان دروست کردووە کەنیسەی بۆ ئەرمەن دروست کردووە. ئەمە کوردستانە ئەمە شتێکی لەبەر خاتری پاپا نەکرایە ئێمە جادەمان نەچوین وەچیش بەشەکانی دیکەی عێراق نەچین جادە دروست بکەین و جادەی قیرتاوکەین لەبەر خاتری پاپا ئێمە جادەمان هەیە لەبەر خاتری خۆمان دروستمان کردیە ئەمەی کە هیتمان بۆ خۆمانەوە کە پاپا هات حقیقەتی ڕاستەقینەی کوردستانی بینی. پاپا ستایشی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد و ستایشی هەموو کوردستانی کرد و هیچ هەستی نەکرد کە ئەو لە عێراقە چ لە ڕووی ڕێکوپێکی و چ لە ڕووی خاوێنی و ڕێگەوبانەوە. ئێمە وەک ناحەیە ئەنکاوە لەبەر هەندێک هۆکار نەماتوانی ئەعلان بکەین کە قەداسەتی پاپا لە ئەنکاوە تێدەپەڕێت تەنها پێش 24 کاتژمێر ئەعلانمان کرد تەسەوەر کە زیاتر لە 20,000 کەس کۆبوونەوە
لە سەرجادەی لەو پێشوازیکردن لە قەداسەتیان خۆشیەکی دی بە هەزارها خەڵک لە سەرجادەی شەقامی دووسایدی ئەنکاوە وەستا بوون پێشوازیان لێ کرد خەڵق هەستە کرد تەمەن نایەکرد بەسارەکە و هەڵیگرن. بەهۆی پەتای کۆرۆنا ناچار بووین ژمارەی ئامادەبووان لە 30,000ەوە بۆ 10,000 کەس کەم بکەینەوە. هەروەها هەندێک ئامادەکاریشن کە دەبێ ناوی هەمووان تۆمار کرابێ. ئامادەکردنی برۆشۆر و ئامادەکردن بۆ خوێندنەوەی تەراتیلەکان و هەموو ئەوانە. بەڕاستی زۆر بەداخەوم بۆ ئەوانەی کە بەهۆی ڕێکارەکانەوە نەیانتوانی لەگەڵمان بن. بەشداری نوێژم کردو لە ڤاتیکان خۆی بەڵام ئەمڕۆ چونکە لە وڵاتی خۆمە لە سەر خاکی خۆمە و خاڵێکی تریشی سەرەکی نوێژی بەرەکەت و نەرە نوێژی کۆتایی لە هەولێر بوو بەڕاستی ئەوە حدەسێکی موهیمە قەت بیر ناچێتە بۆ مناڵەکانم باس کرد دوێنێ پێم وتم ئەمە کەس نازانێت جارێکتر ئەیبینینەوە یا نایبینینەوە ئێوە ئەیبینن ئێمە نەیبینین و پاپایکی تر لە ناخی خۆمدا خۆزگەم دەخواست جارێک سەردانی ڕۆما بکەم یان بۆ نمونە بچمە قودس یەکەمیان بەدی هات و پاپا خۆی هات بۆ لامان ئەوە بۆ من مای خۆشحاڵیەکی گەورە بوو. ئەجەهرە گرنگەکەی ئێمە لە بۆ ڤاتیکانە تا تەسەوڕکە قەداسەتی پاپا خۆی بێتەوە ئێرە ئەکید خۆشیەکی ینی زۆر گەورە بوو. قەداسەتی پاپا لەو ڕۆژەدا دەبوو لە کارژێر 1.4 پشوویەک بدا پاش گەڕانەوەی لە مووسڵ و قەرەقوش بەڵام بواری نەبووە پشوەش بدات. تەنیا نانی نیوەڕۆی خواردوو دەست بەجێ بەرەو یاریگا بەڕێکەوت زۆر ماندوو بوو. ئێمە باسی 3 ڕۆژی تەواو لە بەرنامەی یەک لە دوای یەک دەکەین. هەروە ڕۆژێکی پڕ لە کارن. بەڵام هەموو ئەمانە هەستێکیاندایە ئەوەشی لەسەر ئێمە دەمێنێتەوە ئەوەیە چۆن وەبەرهێنان لەسەر ئەو هەستە بکەین. ئەوەی دی لە هەولێر شاری نمونەی پێکەوە ژیان و پێکاتەکان بە بەشداری هەموو پێکاتە ئاینەکان شکو برا مسلمانەکانمان کە ئامادەبوون ئێزدیەکان بەهایەکان کاکەیەکان سابێ مندایەکان هەمویان بەشدار بوون لە پێشوازی ئەکید ئەوە مەسیجێکی گەورەی گەیانە دڵی پاپاش. هەستمان دەربارەی گەیشتنی پاپا و بینینی پاش ئەو هەموو چاوەڕوانیە هەستێکە ناتوانم گزارشتی لێ بکەم. زۆر سوپاس بۆ پاپا کە ئەم هەموو ڕێگەیی بڕیوهات بۆ لای ئێمە. وەکو عەرەب دەڵێن ختامها مسک زۆر جوان بوو شتێکی جیانی بوو. دڵنیا بە و ئیمێلانەی بە من گەشتون هەمویان دەیان پرسی معقولە ئەمە عێراق بێت وەڵامم دانەوە کامە هەولێرە واتە دەبێ هەندێ جیای بکەینەوە. ئێمە پێویستمان بە پاکبوونەوەیە لە دڵنیایی درۆینە کە باوەڕبوون بە خوددا دەگۆڕێتەوە بەشتی کاتی و تێپەڕ و بەرژەوەندی کاتی. بۆ ئەوەی دڵەکانمان خاوێن ببنەوە دەبێت دەست لە ناو دەست بین. هەست بە بەرپرسیارەتی بکەین و دەسەوەسان نەوەستین لە کاتێکدا برایان و خوشکانمان ئازار دەچێژن. ئەمڕۆ خەونەکەمان هاتە دی و دڵخۆشیمان وەسف ناکرێت. ئێمە ئەمڕۆ بەشداری ئەم قەداسە بووین و زۆر بەختەوەرین کە لێرە ئامادە بووین لە پێشوازی پاپادا.
زۆر دڵخۆشین. سوپاسی قەداساتی پاپا دەکەین و سوپاسی هەموو ئەوانە دەکەین کەمان دوو بوون و کاریان کرد بۆ ئەوەی ئەم سەردانە بە باشترین شێوە بەڕێوە بچێت. لەسەر خاچی ئێمەوە بانگەوازی بۆ خەڵکی کرد و سێ جارگوتی ئاشتی بەمانایەکی دیکە دەنجی خستە پاڵ دەنجی ئێمە لەم وڵاتە لەم خاکەوە بانگەوازی بۆ خەڵک کرد کە ئیدی شەڕ بەسە و ماڵوێرانی بەسە و داوای ئاشتی بۆ ئەم وڵاتە دەکەم. زیارەتی قەداسەتی پاپا هاندەرێکی گەورەیە بۆمانەوە. بەبیر مەسیحیدا دەخیتەوە کەەوە ئەنگۆ بە تەنیانین و سەری کەنیسەی کاتۆلیکی و گەورەترین کەسایەتی کاتۆلیکی لە هەموو دنیادا لە ئێوە نزیکە و بیرتان لێ دەکاتەوە لەگەرتان نوێژ دەکات. سەردانی جەنابیان دافعێکی معنەوی زۆر گەورە بوو بۆ مەسیحیەکانی کوردستان و عێراق. بەڵام مانەوە و نەمانەوە دەگەڕێتەوە بۆ ژیانی ڕۆژانەی ئەو مەسیحیانەی کە لێرە دەژن. قسەی کۆتاییشی وتی ئێوە دایمەن لە دڵمانە بن بەتەمەوە لەگەڵ خۆما بۆ ئیتالیا. تەمەناشەکەم ئەو مەسیجانەی قەداسەتی پاپا بگاتە شوێنی خۆی و خۆشی ببینێت ئەو گۆڕانکاری بەسەر عێراق بێت. هذه الزيارة جلبت الأنظار العامة. ئەم سەردانە سەرنجی هەموو گیانی بۆم ناوچەیە ڕاکێشە کە ناوچەیەکی پڕ لە کێشە ئاڵۆزی و پڕ لە شەڕ و توندوتیژی و تیرۆر و هەروە ململانەی ئاینی و تایفی و هەرێمیە. بەڵام ئەوەی سەرکەوت ئیرادەی چاکەخوازی و ئاشتی و برایەتی بوو. سەردانەکەی بەڕەکەتێکی گەورەیە بۆ کریسیانەکان و بۆ هەموو ئەوانەی لە عێراق و لە کوردستان دەژین. حجمی ناکۆکی و خلافات و بەرژەوەندیەکان لەوە زۆر گەورەترن کە ڕێز لە پەیامەکی مرۆڤایەتی و ئاشتی بگیرێت و ئەم دەرفەتە استیغلال بکرێت بۆ ئەوەی سەرەتایەکی نوێ دەست پێ بکات. ئەو عەقلیەتەی هەیە دەبی بگۆدرێ. ئێمە وەک قەداسەتی پاپا گوتی ئێمە هەمومان براین، ئێوەش هەموو بران. برا لەناو یەک ماڵ هەمویان یەکسانن. هیوادارین جموجۆڵێکی سیاسی و ئابووری و ئاینی ئەرێنی بۆ عێراق بەدوادا بێت. کە بینیت ئەمانە بەدی هاتن دڵنیا دەبی کە سەردانەکە سەرکەوتوو بووە و بەرهەمی هەبووە. وەکوونەتەوەی کلدان ئاشووری سریان لە عێراق ئێمە ئێستا ژمارەمان بەداخەوە دوای ئەوەندە چەوسانەوە و جینۆساید و کشتن و بڕین و ژمارەمان ئێستا بچووک. بەڵام کە ملەتێک دەبینم وەکو کورد ژمارەیان 6 ملیۆنە مافیان پێ نادرێ. منی 450,000 500,000 من چه ئومێدم هەبی.